أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم براني برز خوشويست السلام عليكم ورحمة الله وبركاته خوشحال لا وانەیەکی تری باسەکانمان دەربارەی تەلاق و نیکاح بە خزمەتتان گەشتینەوە. ئێمە باسەکانی نیکاحمان تەواو کرد، دێنە سەر باسی تەلاق. قاعدەیەکی گرنگ هەیە، ئیمامی ابن القەیم باسیەکە زۆر گرنگە، ئەفەرمێ ئینسانی دادوەر و موفتی زانای ئاینی بۆی نییە تەلاقی کەسێک بخات کە هاتووە مەساڵە تەلاقم خواردووە، بۆی نییە تەلاقەکەی بخات ئیلا مەگەر بە هەموو مەزاهیب تەلاقەکەی کەوتبێ. بۆچی؟ ئەڵێ لەبەر ئەوەی کە ئەو کەسەی کە تەلاقێک دەخا جێناکۆکی زانایانی تێدایە، بەعزێک گەڵەن کەوتووە بەعزێک گەڵەن نەکەوتووە، ئەم کەسە ئەم حاکمە دادوەرە یا ئەم مەلایەکە فتووادا دووشت دەکا. دووشت یەکەم ئەم ژن و مێردە لە یەکتر جیاکاتەوە و ئەم ژنە حرام ئەکا لەسەر ئەم پیاوەی خۆی و کاری دووەمیشی بریتە لە حەڵاڵێکا بۆ پیاوێکی تر کە مادەم جای کردەوە دوای عیددە پیاوێکی تر ئەتوانێ بهێنێ. بەڵام ئەگەر تەلاقەکە مادەم جێناکۆکی زانانە، بەعزێک گەڵێن ئەکەوێ بەعزێک لە ناکەوێ، ئەگەر ئەو کەسە فتوا بدا بڵێ نەکەوتووە، ئەمە یەک شتی کردووە، هەر حەڵاڵێکاتەوە بۆ مێردی خۆی. یەکامیان باشترە ئیشەکەی ئەو کەسەی کە ئەڵێ تەلاقەکە نەکەوتووە. بۆیە بەداخەوە بەشێک لە هۆکاری زیادبوونی ڕێژەی تەلاق ئەگەڕێتەوە بۆ کێ؟ بۆ فتوای مامۆستایانی ئاینی. بەداخەواڵێ چکە بەعزێک لە مامۆستایانی ئاینی بەداخەوە پابەندن بە مەزهەبێکەوە، ئەو مەزهەبە دەڵێ ئەو تەلاقە کەوتووە، ئیتر ئەوش فتوای پێ ئەدا. لە حاڵێکا کە مەزاهیبی تر هەیە، بۆچوونی تر هەیە، حتا با لە دەرەوەی چوار مەزهەبەکەش بێ باشە. ئێستا بۆ نمونە مەزهەبی ابن تەیمیە و ابن القەیم لە بابی تەلاقا بەڕاستی چارەسەری زۆر کێشەی کردووە و زۆرێک لە قەوانینی وڵاتانی ئیسلامی لەسەر ئەو مەزهەبە دەڕوە. ئەلبەتە ئەو مەزهەبە تەنها مەزهەبی ئەوان نییە، مەزهەبی زۆرێک لە سەلەفیشە باشە، حتا حەدیسی لەسرە كان الطلاق على عهد رسول الله بونو درباري طلاقي سيبسي وسنتين من خلافة عمر طلاق الثلاث واحدة. وكواتا أو ما مصطايا براسي مكلفة شرعا ما دام مخرجك هبه، ما دام بوچونك معتبر هبه، بالا دروي چوار مذهبكش به خو أو مذاهبانا باشا هوليان داو اجتهادي خوان كردو لسر سرمان، بلام خو مذهب يكسانية لقل دينا لقل قرآن وحديثة. مذهب يعني ريرو، يعني ريرويك بو تيجيشتن لا كتاب ولا سنة. أم ريروا بيكاي باشا ني بيكا أشين بولايشيكا ئەگەر بۆچوونیەک لەگەڵ دەقەکانە ئاگونجا زیاتر و لەگەڵ بەرژەوەندی مسلمانان ئاگونجا زیاتر، ئێمە ئەبێ فتوا بەوە بدەین، بەڕاستی ئەبێ بۆ بدەین، ئەگەرنا بەڕاستی کێشەی گەورە و ئەخورقێنین. وەکووتم یەکێک لە هۆکارەکانی زیادبوونی ڕێژەی تەلاق ئەوەیە، یعنی لەگەڵ ڕێزمە مامۆسای وا هەیە کابرا ئەڵێت ئەو لاقێکی پێوە نیە، یعنی ئەخر چۆنە بێ تەساهولکردن. طبعا تەماشاکەی ڕەوتی زانایان دەربارەی تەلاق چەند ڕەوتێکە. ڕەوتێکەیە زۆر موسعە لە تەلاق، یعنی تەلاق مەودا و پانتایی تەلاق فراوانەکە، تەلاقی غەزبانەخا، تەلاقی سەکرانەخا، تەلاقی موکرەهەخا، تەلاقی سەلاسە هەرسێکیەخا، زۆرێک لە تەلاقا حتا تەلاقی مەدهوش، تەلاقی ئەوانی تر، یعنی جاری وایە بڕوا بکە گەشتۆتە ئاسێ هەڵە کابرا ئەگەر لە نیەتیا هەبوو تەلاقی خێزانی با تەلاقێکەوێت تا ئەو ڕادەیە ئەوەندە مبالەغە کراوە هەندێک جار لە مەوزوعی تەلاقا. بەڵام گروپێکیشان لە زانایان بازنەی تەلاق تەسکەکەنەوە. من بەڕاستی بۆ خۆم شەخصی لەگەڵ ئەوام تا بتوانین بازنەی تەلاق تەسکەینەوە، یعنی ئەگەر تەلاقێک بە تەواوی مەزاهیب کەوتبێ ئەوەی تەقەی ناکە تەلاق کەوتووتەوە. ئەمما ئەگەر نەکەوتبێ مەزهەبێکی معتەبەرە بێ بڵێن نەکەوتووە، بۆچوونی زانایکی باوەڕ پێکرا هەبێت کە بڵێن نەکەوتووە، بەڕاستی فتوا بدەین بۆی نەکەوتووە. بەڵێ
ئەوە قاعدەیەکی مهمە ئینسان ئەبێ لە بەرچاوی بێ هەموو کات. طلاق بزانین بە چ معنایەک هاتووە. طلاق لە زمانی عەرەبیانی الحل والانحلال. حل يعني كردنوا انحلال كردنوا الحل يعني كردنوا انحلال يعني قبول كردنوا أكا. أطلقت الأسيرة بند كراوة كم برلا كرد إذا حللت إيساره لو بندير رزقارت كرد بوشي وازا. وأطلقت الناقة من عقالها أو مشترك بسرابها برلام كرد أرسلتها ترعى حيث تشاء لا کوێ خۆی بیەوێ بلەوەڕێت. ئەوە تەلاق لە ڕووی زمانەوە یعنی کردنەوە، چکە نیکاح گرێدانە گرێبەستە وانە عەقدە، تەلاق ژیانی کردنەوەی ئەو گرەیە. شەرعەن بەچێوتێ حل عقدة النكاح بلفظ الطلاق ونحوه، کردنەوەی گرێبەستی نیکاحە بە لەفزی تەلاق و هاوشێوەی تەلاق. تەلاقمان هەیە، سەراحمان هەیە، فێراقمان هەیە و ئەلفازی کینایەشمان هەیە ئەگەر نیەتی لەگەڵا بێ ئەوانەش تەلاقیان پێ ئەکەوێت. بەڵگە چییە لەسەر مەشروعیەتی تەلاق لەسەر تەلاق دروستە؟ ئەلبەتە تەلاق تەماشاکە لە ئیسلامە تەلاق مەشروعە، وەکو هەندێک دینی وەکو دینی مەسیحی ئەڵێ ما جەمەعەه الله لا يفرقه أحد يا إنسان. باشە ئەوەی کە خوا کۆی کردەوە یعنی ئەو زەواجەی کە بە بڕیاری خوا کۆ بنەوە لێ ئەوە هیچ ئینسانێک ناتوانێت چی بکە، ناتوانێت جیان کاتەوە لە یەکتر. بۆیە ناچار کابرا مەسەلەن کە بێوە خێزانی لە خێزانی جیابێتەوە ناچار چێتە مەحکەمەی عورفی، ناچێتە کەنیسە، چکە لە کەنیسە جیاکردنەوە نییە، جیاکردنەوە نییە. و ئەو جاگە حتا ئەگەر جیاش نەبێتەوە ناچار پەنا بۆ چییە بە لای ئەوان تەعەدودیش نییە، پەنا بۆ تەعەدودی خەلیلاتە بە. ئیسلام ئەم تەلاقەکەی داناوە، تەلاق وەکو عەرەب بەڵێ ئاخر الدەوائی ئەلکەی، تۆ هیچ مەجالێک نەما ئەم پیاوە ناتوانێت لەگەڵ ئەم ژنا بژی، ئەم ژنە ناتوانێت لەگەڵ پیاوە بژی، هیچ عیلاجێک نەما باشە خۆیان ئەوەی توانیان لە قسە و لە باس و لە ڕێکە و هیچ هەموویان کرد و هیچ نەتیجەی نەبوو، کە سوکاریان هێنا ناو مەوزوعەکە نەتیجەی نەبوو، چوونە دادگا نەتیجەی نەبوو، هەر کەس قسە هیچ ئیسفادەی نەبوو، لەبەرەوە نەتیجە هەرجیابوونەوەیە. تۆ ناکری ئەم دوانە بە زۆر بڵێ ئیلابی پێکۆ بن، یاخر ناگونجێن. تەبیعەتەکان، سروشتەکان، هەڵوێستەکان، تێگەیشتنەکان وانە جیاوازن. یعنی ئەگەر نەگونجان حەلەکەی هەرچە ئەوەیە هەر تەلاقە. بۆیە دینی ئیسلام دینێکی واقعیە، تەماشای مرۆڤەکانەکە وەکو خۆیان واقعەکە چۆنە. فیترەتی ئینسان داخوازی ئەوەکە کە تەلاق هەبێ، حکمت لەوەیە ببێ. بۆیە خوای گەورە تەشریعی کردووە. لەکوێ تەشریع بووە؟ لە قورئانە ئاەتمان هەیە، لە سوننا حەدیثمان هەیە و ئیجماع و کۆدەنگی زانانیشی لەسەرە. قورئان ئاەتمان زۆرە، الطلاق مرتان، تەلاقێکە ڕیجعەتی تێدایە دوانە. ئەی سێمین کامەیە؟ ئەوەیە کە فەرمێ ئەو تەسریح بإحسان، ئەوە سێمینە. يا أيها النبي إذا طلقتم النساء فطلقوهن لعدتهن. ئەگەر تەلاقتان دان لە بیدایەتی عیدەکەیانەوە تەلاقیان بدەن، یعنی لە سوڕی مانگانە پاک بوویتەوە پێشەوەی بچێتە لای کۆ بێتەوە لەگەڵی تەلاقی بدا. وهروها لسنة شهاتو أبغض الحلال إلى الله الطلاق. هل سنة لنا سندك ضعفك يعني خوابي ناخوش خيزان تيكتشي أم دوها وسرب ليكتر جاب ابنه رنقا منال يا نبي منال هاتيو كي يعني منال كمنالا كي قدوتي لما لو باكو دايكي أو جا باكو دايك أو ها برتوازبن منالج تربيتي باش ورناقري إلا مەگەر خوای گەورە خۆی دەستی پێوە بگرێ. وهروەها ئەم حەدیسە کە ئیبن عومەرە فەرمێ من خێزانێکم هەبوو خۆشم دەویست، بەڵام باوکم حەزی پێی نەبوو، داوای لێ کردم کە تەلاقی بدەم، منیش پێم خۆش نەبوو تەلاقی بدەم. دوایە پێغەمبەری باسی کرد لای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام، وتی ژنێکی هەیە منەمەوێت تەلاقی بدا، ئەوش نایەوێ. پێغەمبەری خوا فەرمووی یا عەبدەڵڵاهی بن عومەر طەلق امرأتك،
ئەی عەبدوڵای کوڕی عومەر خێزانەکە تەلاق بدە، یعنی بە قسەی بابت بکە. طبعا ئەمە ئەوە نییە بڵێن هەر بابێک بە کوڕەکەی و خێزان تەلاق بە ئیتر ئەبێ بڵێ سەمعن وەطاعن. نا، حەزەتی عومەر لەکوێ و بابەکانی ئەمڕۆ لەکوێ و ئیلا ئەگەر بابێک بزانێ زۆر دڵسۆزە و زۆر ئەوەیە ئەوە قەی ناکە کەسێکی ئیماندارە ڕازگۆیە دڵسۆزە خەمخۆرە ئەزانێ ئەم ژنە بە کەڵکی ئەم کوڕی نایە بۆیە ئەوە ئەگەر پێی بڵێ و ئەوش بەگوێ بکە باشە. ئەمما ئەگەر وانە بێ هەر لەبەر شتێکی شخصی بێ هەر لەبەر بابەتێکی تایبەتی خۆی بێ ئەوە بەڕاستی حەق نییە بەگوێ بکە. عین کشەکە یا ژنەکە هیچ عیبی نیە هیچ کێشەی نیە ئەوەڕەڵێ ئیلاابێ قسەی من بڕوا قسەی من بڕوا و دەبێت تەلاقی بێ. وتمان ئەگەر باوکەکە لەبەر دڵسۆزی و خەمخۆری بێت نانا حەزەتی عومەر خۆشتا نەبووە تا ئەمیرالمومینین ئەو کاتە لە سەردەمی پێغەمبەرە پێغەمبەری خوا پێ فەرمێ بە قسەی بابت بکە. جا ئەوجا پێغەمبەریش عەلەیهی سڵاو وەسەلام زانیوێتی کە حەزەتی عومەر چۆنە و چەند دڵسۆزە و ئەمانە بۆیە فەرمووی بەگوێ بکە. ئیجماعیشمان هەیە هەموو زانان کۆدەنگن لەسەر ئەوەی کە مەشروعە و هیچ کەسێک مخالفەی ئەوەی نەکردووە کە تەلاق مەشروعە. جۆرەکانی تەلاق طبعا بە چەند جۆرێک تەقسیم ئەکرێت تەلاق. یەکەم بەو اعتیبارەی کە ئایا لەفزەکە واضحە لەسەر تەلاق ئەگەێنێ سەراحەت و ڕاشکاوانە یا نایگەێنێ. ئەوە ئەبێتە دوو جۆر، سەریح و کینایە، یا ڕاشکاوە تەلاق یان ناڕاشکاوە کینایە. و بەو اعتیبارەی کە ئافرەتەکە لە چ دۆخێکایە ئەوەش دابەشە بێ بۆ سێ جۆر. ئایا مەسەلەن لە توهرایە لە حەیزایە مناڵە گەورەیە ئەمانە دابەشە بێ بۆ بیدعی و بۆ سنی. تەلاقمانەیە تەلاقێکی بیدعیە ینی بیدعەتە پێچەوانەی شەرعە، تەلاقێکیشمانەیە سنەتە ینی موافقی سنەتە. تەلاقێکیشمان هەیە وەصفدار ناکرد نە بە سنی و نە بە بیدعی، ینی تەلاقێکی ڕەوا و مباحە، ناڵێن سنەتە ناڵێن بیدعەتیشە، مباحە ڕێگە پێدراوە. و بە اعتیبارێک تریش دابەشەکرێت تەلاق بۆ اعتیبارە بەرامبەری هەیە یان بەرامبەری نییە، مەجانیە یا خولعیە، ئەبێتە تەلاقی عادی و تەلاقی خولع. ئەوانە یەک باسەکەین. تەلاقی سەریح کامەیە؟ ئەوەیە کە ظاهری لەفزەکە تەنها تەلاق تەحملەکە و تەنها تەلاق لە خۆ ئەگرێ، یانی لەفزەکە بە ظاهرەکەی ڕواڵەتەکەی تەماشاکەی تەنها تەلاق ئەگەێنێ، هیچ شتێکیکە ناگەێنێ غەیری تەلاق. ئەلفازەکانی چەندە سیانە، الطلاق والسراح والفراق. ئەم سیانە یان داتاشراوەکانی ئەم سیانە، یعنی ئەو لەفزانەی کە لەم سیانە داتاشری وەکو فعلی ماضی یان وەکو مەسەلەن ئیسمی فاعیل ئیسمی مەفعول ئەمانە. بۆچی ئەم سیانە سەریحن؟ لەبەرەوەی زۆر لە شەرعا لە ئاەت و حەدیثا زۆر هاتوون. ئاەتەکان بۆ نمونە یا ئەیوهە النەبی ئیذا طەلەقتم النساء فطلقوهن، وانە یان وأسرحكن سراحا جميلا، یان ئەو تەسریح بإحسان، یان ئەو فارقوهن بمعروف. هەرسێکی لە قورئانە هاتوون لە فەرمودەشا بە هەمان شێوە. کینایەشمان هەیە، هەر لەفزێک هەر سیغەیەکە احتیمالی تەلاق و غەیری تەلاقی هەبێ ئەوە پێوتێ کینایە. ئەلفازەکانی زۆرن لەوانە مەسەن ئیلحەقی بئەهلیکی، یعنی بچۆرۆ ماڵی کەسوکارت، لە بچۆرۆ ماڵی کەسوکارت احتیمالی ینی تۆ لە من جیا بەرۆ تاوا من تۆم تەلاقدا، احتیمالیشی ینی بڕۆ سەردانیان بکە با بڕێک دەروونت هێور بێتەوە. ئاها هەردوو احتیمالەکەیە. ئەو کاتە بە جۆرەی نیەت یەکلایە بێتەوە، ئەو کەسە بانیەکەی نیەتە چی بوو لەمە؟ اذهبي حيث شئتي، بۆ کوێ چی بڕۆ؟ ئەنتی عەلەیە حەرامون، تۆ لەسەر من حەرامی. ئەمانە هەموو کینایەن، ئەکرێ تەلاق بێ ئەکرێ تەلاق نەبێ. بەڵێ
احتمالي هردو لای هەیە و هەروەها لە فەرمودەشە هاتووە لەفزی کینایە لە تەلاقا ئەم حەدیسەی بوخاری کە فەرمێ ئافرەتێکە و بەناوی ئیبنەت الجون ئەوە لە خەبێتی عەفوەن ناوەکەی ئومەیمەیە ئومەیمە بنت النوعمان فەرمێ کاتێک کە پێغمبەری خوا عەلەیهی سەلام گواستیەوە نزیکی بوویەوە وتی ئەعوذ بالله منک باشە پەنا ئەگرم بەخوا لە تۆ ئیتر بەچوو هۆکارێگەمەوی تۆ ئەوانە عولەما قسەیان کردووە لەسەری پێغەمبەری خوا عەلەیهی سەلام فەرمووی لەقەد عوذی بعەظیم ئیلحەقی بئەهلیک تۆ پەنات بە کەسێکی زاتێکی گەورە گرتووە بچۆرۆ ماڵی کەس و کارت کەواتە لێرە ئیلحەقی بئەهلیکی ئەمە لەفزێکی کینایەیە بەڵام لێرە ئەمە بەس پێی چییە؟ ئەمە بەس پێی تەلاقە بۆیە تەلاقی پێ دەکەوێت حکمی هەر یەک لە سەریح و کینایە چییە؟ تەلاق بە لەفزی سەریح بوترێ یعنی مەسەلەن کەسێک بە خێزانی بڵێ طەلەقتوکی مەسەلەن یا فارەقتوکی یا سەرڕەحتوکی ئەمانە چییە؟ یا بە کوردی خۆمان بڵێەوە تەلاقم دای تەلاقت کەوتبێ ئەوانە لەفزی سەریحن دەکەوێت جانیەتی لەگەڵا بێ لە دڵەوە مەبەسی پێی تەلاق بێ یان بەسی پێی تەلاق نەبێت چونکە لەفزەکە سەریحە ئەوە هەر دەکەوێت چونکە لەفزەکە ئەوە سەریحە لەسەر معناکەی خۆی بە قەتعی دەیگەێنێ ئیتر پێویستی بە نیەت نییە بەڵام لەفزی کینایە هەرچەند لە لای خەڵکی مەشهور بوو بێ کە بۆ تەلاق بەکارهێنرێ مادام کینایە پێویستی بە نیەتە مەسەڵەن کوشتی عەلەیە الحەرام وأنت علي حرام یا ئەوانی تر ئەوە تەلاقی پێ ناکەوێت ئیلا مەگەر مەبەستی پێی تەلاق بێ ئەگەر مەبەستی پێی شتێتر بوو تەلاق نەبوو یا هیچ مەبەستێکی نەبووتی و هەروە بەدەمما هات ئەوە هیچ شتێکی پێ ناکەوێت و تەلاقی پێ ناکەوێت بەڵگەشتمان چییە؟ ئەم حەدیسەیە کە بوخاری و مسلم ڕیوایەتیان کردووە دەربارەی کەعبی کوڕی مالیک هەسیە نەفەرەکە لە غەزوەی تەبوک دواکەوتن نەچوون بۆ غەزا بەبێ هۆکارژی هۆکارێکیان نەبوو بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەلام عوقوبەیدان سزایدان تا 50 ڕۆژ قسەی لەگەڵا نەکردن و حتا ئەفەرمێ ئەمری کرد کە دوورکەونەوە لە خێزانەکانیشە ئەنانەت جا ئەفەرمێ ئەو کەسەی کە هات فەرمی من هین بکەم یعنی کەعب وتی من تەلاقی بدەم وتی نەخێر پێغەمبەری خوا فەرمی نەخێر بەڵ ئیعتەزیلها یا ئەو کەسەی کە ناردوێتی وتی بەل ئیعتەزیلها بەڵکو دوورکەوە لێی فەلا تەقرەبەنەها نزیکی مەکەوە جاڵێ وتم بە خێزانم ئیلحەقی بئەهلیک بڕۆ ماڵی کەس و کارت هەتا ئەو وەزعە بزانین چی لێ دێ ئەمە لێرە ئەم وشەی ئەم دەربڕینە ئیلحەقی بئەهلیک ئەمە بەکاری هێناوە ئەوەی پێغەمبەری خوا بەکاری هێنا پێشووتە تەلاقی پێکەوت چونکە نیەتی تەلاق بوو ئەمان تەلاقی پێ نەکەوت بۆ چونکە نیەتی تەلاق نەبوو بۆ یاڵێ کاتێک کە تەوبەی لێ قبول کرا هاتی تەوبە هات دەربارەی ئەوسیانە خێزانی گەڕایەوە بۆ لای بەبێ ئەوەی پێغەمبەری خوا عەقدێکی تازەیان بۆ بکاتەوە هەر بەو عەقدە کۆنەی گەڕایەوە لای کەواتە ئەوە بەڵگەی لەسەرەوەی کە ئەو دەستەواژەیە تەلاقی پێ ناکەوێت ئینسان ئەگەر نیەتی لەگەڵیا نەبوو دابەشکردنێکی تر بۆ تەلاق بریتە لە چی تەلاق جاری وایە سونیە جاری وایە بیدعیە تەلاقی سونی کامەیە تەلاقی سونی ئەوەیە کە پیا و خێزانی خۆی تەلاق بدا لە حاڵێکا کە خێزانی لە سووڕی مانگانە پاک بوو بێتەوە ئەمە یەک دووهەم هێشتا نەچوو بێتە لای هێشتا سەرجێیی لەگەڵ نەکردبێ دوای پاک بوونەوە پێش سەرجێیی تەلاقی بدا یەک تەلاق ئەمە تەلاقی سونەیە ئەمە تەلاقی مەشروعە ئەمە ئەو تەلاقەیە کە لە قورئان و فەرموودا هاتووە بۆیە دەبێ ئینسانی ئیماندار ئەگەر ئەمەش بۆ چییە تەبعاً بۆچی ئەو حاڵەتی ئاوە بۆی مەوزوعی تەلاق تەسک کاتەوە بۆی ئیرادەی پیاو لە تەلاقدانا بەرفراوان نەبێت تەسک بێ لە هەر کاتێک تەلاق هات بە زمانی تەلاق بدە نەخێر تۆ کاتێک بۆ تێ تەلاق بدەی
خێزانت لە سوڕی مانگانانە بێت چکە لە سوڕی مانگانە ئافرەت سروشتی تێکەچێت نەخۆشی آخر نەخۆشیە یعنی دەرونی تێکەچێت باشە لەبەرەوە ئەفەرمێ با لەو کاتانە نەبێ و با لەو کاتانەشان نەبێت کە دوای پاکبوونەوە ئافرەتەکە ینی جیماعی لەگەڵا کرابێ یا سەرجەی لەگەڵا کرابێ لەبەرچی لەبەرەوەی کە ڕەنگە منداڵ بوو بێ کە منداڵیش بێ ڕەنگە پەشیمانی لە دوابێ کەواتە هەبزانە خوای گەورە ڕێوشوێنێکی داناوە هەتا وەکو پیاو دەسەڵاتی تەلاقدانی سنووردار بێ و تا بەرژەوەندی هەردوو لا پارێزراو بێ حکمەکەی یەک تەلاق باڵێ یەک تەلاق حکمەکەی ئایا تەلاقی سونی طبعا تەلاقی سونی ئەکەوێ دروستە و ئەشکەوێ بەڵگەمان چییە یا ئەیها النبی إذا طلقتم النساء فطلقوهن لعدتهن ئەی پێغەمبەر ئەگەر تەلاق ئەمە بۆیە خیتاب لەگەڵ پێغەمبەرەکە چکە مخاطبی یەکەمی قورئان پێغەمبەرە ئیمامی ئومەتە ئەگەر دوای فەرمی ئەمە ئەم حکومەتە نا بۆ پێغەمبەر نیە چونکە فەرمێ ئەگەر بۆ پێغەمبەر وایە ئەی فەرمووی إذا طلقت النساء إذا طلقتم ئێوەی ئیمانداران النساء جا فرمي طلاقيان بدن لعدتهن يعني لاستقبال عدتهن يعني أو كاتيك عدان تاوبو كوتاي هاتوها يعني بلين سوري مانغانان تاوبو استا دست أكن بچي بهالجماردني پاكيتي بوشي وازا أو فرمي طلاقك دروسته وأكي أدي طلاقي بدعي كامي ببيتواني أو طلاقه طلاقيك کە ئەدرێ ئافرەتەکە یان لە سوڕی مانگانایە یان دوای پاکبوونەوە و دوای پاکبوونەوە و سەرجەی لەگەڵاکردن ئەوجە تەلاقیەدا ئەوە ئەبێتە تەلاقێکی بیدعی بۆ بێتە بیدعی چونکە پێچەوانەی سونەتە پێچەوانەی سونەتی پێغەمبەرە پێچەوانەی شەرعە بیدعەیە بیدعیانی داهێنراو لە چی لە دین ئەمە داهێنراوە خوا فەرمێ تەلاق وا نادرێ پێغەمبەر فەرمێ تەلاق وا نادرێ ئەو کەسە تەلاقێکی وعدە ئەوە چی کردووە پێچەوانەی دینی کردووە کەواتە و ئەمە طبعا بۆیە ناونراوە بیدعی بەڵام حکومەکەی چییە تەلاقی بیدعی هەموو عولەما بە تێکراڵن تەلاقی بیدعی حرامە چونکە بیدعەیە بیدعە وكل بدعة ضلالة يعني ما اسمها كل بدعة يعني أو كل مخصوصة يعني بدعيك نا شرعي هو ضلالته بدعي نا شرعي بدعي شرعي شمان هي بدعي حسنة وسيئة مان هي ما شو علماء باسيان كردوها هر إمام شافعي البدعة بدعتان بدعة محمودة وبدعة مذمومة وكل ما ينبيهقي لنقلك أو موافقي كتاب السنة شرع به وبدعي محمودة حضرت عمر فرمي ترى حكي بيني فرمي شي نعمة البدعة هذه يعني جاء بدعة كنا شرعية أي شون الله نعمت شون الله نعمة وحزر ابن عمر يفرمو رأي وابو أي فرمون قد بيغمر من ديو إنه يجي صحابك باشا ونعمة البدعة أجا كسك بيكاشتكي باشك باشا عائشة جاي فرمو قد نمدي وما رأيت رسول الله يسبح سبحة الضحى وإني لأسبحها من ديكم أو ديكا نشي بيني ومسيا بدعية والله بدعية خراب نية كواتا أما زور غلطة خلق يكفير بو كل بدعة ضلال برا أم كل مخصوصة وكل زور القرآن هاتو تدمر كل شيء بأمر ربها يدعى فرمي فأصبحوا لا يرى إلا مساكنهم يعني مساكن كان كاول نبو وانيا يا وأوتيت من كل شيء أوي ملكي سبا حموش تيكي بي درابو أوي بسليمان درابو بو درابو نا كواتا كل بدعة ضلالة إمامي النووي لشرح كافر مخصوصة بشي بو حديثي كافر مشي أفرمي من سن في الإسلام سنة حسنة ناينا سنة حسنة سنة يعني شيء يعني داي بيني يعني بيرسنا بو داي بيني بلان سنة ديكي حسنة فله أجرها وأجر من عمل بها يجيب راكم زورك لشد دان راوة باشا هلا صدمي صحابة
لە دوای سەحابە لە سەلەف شتیان داهێناوە هەموو شتی باش ئەم هەموو علومەی تۆی خوێنی علمی تەفسیر و علمی حەدیث و علمی نحو و صرف و بەلاغەمان هیچی ئەو علمانە بەم شێوازە ئێستا هیچی تەلیف نەکرا و نەنووسرا و وان نەبووە بەڵام کەچی ئێستا حتا قورئان بۆ خۆی یەک مصحف نەبووە لە سەردەمی پێغەمبەری خوا نەبوو یەک مصحف لە سەردەمی ئەو بەکرا خوای لێ ڕازی بکرا بە یەک مصحف بەڵێ کەواتە ئەمە بدعەیە فعلا بدعەیە مخالفی شەرع بێ بدعەیە حکمەکەی چییە طلاقی بدعی حرامە هەموو متفقن لەسەر بەڵام ئایا ئەکەوێ ناکەوێ خلافەکە لەوا دروست بووە خلافەکە لە بەعزێ زۆرینە ئەڵێن ئەکەوێ جمهور عولەما ئەڵێن بەڵێ طلاقەکە بدعیە لە سوڕی مانگانە داوەتی یا لە هینا داوەتی لە کاتێکە چووەتە لای دوایەوە داوەتی ئەوە طلاقەکە بدعیە بەڵا ئەیشکەوێ بەڵام بەعزێ لە عولەما ئەڵێن ناکەوێ بۆ چونکە ئەڵێن مەگەر پێغەمبەری خوا نافەرمێ من أحدث في أمرنا هذا ما ليس منه فهو رد يعني فهو مردود مردودة بطالة اعتباري نية چۆن نەکەوێ بعضێ لە عولەما تەرجیحی ئەوادەن کە ئەو تەلاقە ناکەوێ بەڕاستی دلیلی بەقوەتیشی لەسرە دلیلی بەقوەتیشی لەسرە بەڵێ و سنەتە ئەگەر تەلاقەکە بڵێن بکەوێ لەسەر ڕای ئەوانە ئەڵێ سنەتە دوای ئەوە کە بیجێڕێتەوە خێزانی خۆی بجێڕێت تەلاقیدا یەک تەلاقە هەرچەند بەداخەوە جارێ گوێم لێ بوو مامۆستایەک یەکێ پەیوەندی پێوە کرد مامۆستا من خێزانم تەلاق داوە ئێستا ئەمێ بیهێنمەوە وتی چەندێکە تەلاقە داوە ئەگەر دوای 3 مانگ بێت بۆت نییە بیجێڕیتەوە ئێلۆ بۆی نییە بیجێڕێتەوە یعنی جێڕانەوە بەو معنایی کە ئەگەر مەسەلەن جێڕانەوەی شەرعی بێ ئەوە تا 3 مانگ ئەوە فعلا نەتوانێت بە 2 شەوی جێڕێتەوە بەس دوای 3 مانگیش دوای عیددەشی تەواو بوو ئەتوانێت سەلەلی و مارەی کاتەوە ئەتوانێت مارەی کاتەوە تەجدیدی نیکاحی بکات لۆ ناتوانێت تەلاقێکی داوە جا خۆشی بە فیتەتی خۆی وتی ماوەسا من یەک تەلاقم داوە خۆ 3 تەلاقم نەداوە وتی نا مادام تۆ 3 مانگی بەسەرا چووە بۆت نییە بیجێڕیتەوە مە هەڵەیە بەڕاستی ڕیجعە مصطلح شەرعیەکە فعلا ئەگەر ڕیجعە مصطلحی شەرعی تا 3 مانگ بۆی هەیە خێزانی خۆی بڵێ ڕاجعت و زەوجەتی ئیلا عیسمەتی ئیلا نیکاحی ئەوە بۆی هەیە لە دوای 3 مانگکە مراجعەی شەرعی ناتوانێت بکاتەوە بەڵام تەجدیدی نیکاح ئەتوانێت بکاتەوە سەر لە نوێماری کاتەوە جا بۆیە فەرمێ سونەتە ڕیجعەتی بکە وەکۆم حەدیثە هاتووە لە بوخاری و موسلیمە لە عەبدوڵای کوڕی عومەرەوە جاڵێ خێزانی خۆی تەلاقدا لە کاتێکە لە سوڕی مانگانە بوو ینی خێزانی لە سەردەمی پێغەمبەری خوا حەزەتی عومەریش بدانە چەند خەمخۆر بووە حەزەتی عومەر بۆ کوڕەکەی کە کوڕەکەی ژنیش هێناو ئەو ئەچێ پرسیار لە پێغەمبەری خواکە ئەڵێ ئیبن عومەر شتێکی وای کردووە چۆنی حەلەکەی بکەین فقال رسول الله صلى الله عليه وسلم پێغەمبەری خواش فەرمووی مره فليراجعها فەرمانی پێ بکە مره ینی ئەمری پێ بکە با بیجێڕێتەوە ثم ليمسكها حتى تطهر پاشان کە جێڕایەوە بالای خۆی بێڵێتەوە تا سوڕی مانگانەی کۆتایی دێ ثم تحيض تا جاریش کەژەکەوێتە سوڕی مانگانە ثم تطهر جاریش کەژەکەوێتە پاچێتیەوە ثم إن شاء أمسك بعد پاشان ئەگەر ویستی تەلاقی نەدا لای خۆی بێڵێتەوە هێڵێتەوە وإن شاء طلق ئەگەر ویستیشی تەلاقی بدا تەلاقیەدا قبل أن يمس بەر لەوەی کە نزیکی بکەوێت و سەرجەیی لەگەڵا بکات ئەوەش بە هەمان شێوە لە فەرمودە موافقی ئاەتەکەیە فتلك العدة التي أمر الله أن تطلق لها النساء أو عدەیە کە خوای گەورە ئەمری کردووە کە ئافرەتان بەو شێوازە تەلاق بدرێن فطلقون لعدتهن ئەوە بەیانیەکە ڕوونیەکات کاڵێن حەدیث مبینی قورئانە بەو شێوازە بەیانێکە جا لێرە خلاف دروست بووە ئایا حەزەتی ئیبن عومەر کە خێزانی تەلاقدا ئایا ئەەکەی کەوتووە یا نەکەوتووە کاڵێ مراجعی کە و مراجعە مەبەسی پێی مصطلحی شەرعیە یا لوغەویە مراجعانی بیجێڕۆ میێنەوە لای خۆت بەس مراجعی شەرعیانی تەلاقێکی کەوتووە و بیگەڕێنەوە کامیانە خلاف دروست بووە لە بینی زانانە
ئەوانەی کە ئەڵێن تەلاق لە حەیزا ناکەوێت ئافرەت لە حێزا و تەلاقی ناکەوێت ئەڵێن نا ئەوە مراجعەی لوغەویە جێڕانەوەی چونکە ئەو مستەلەحە شەرعیە دواتر پێیا بووە پێشتر نەبووە بۆیە ئەوان وا دەڵێن ئەوان تریش ئەڵێن نا مراجعە یعنی چی ینی تەلاق کەوتووە تەلاقێکی ڕۆیشتووە ئەو جا دەیگێڕێتەوە بەڵێ سەبەب و هۆکاری حرامکردنی تەلاقی بدعی چییە؟ سەبەبەکە هۆکارەکە ئەوەیە بەڕاستی زەرەر بە ئافرەتە گەێنێ ئەم ئافرەتەکە لە سوڕی مانگانایە کە پیاوەکەشی تەلاقێدا ئەو مودەی کە ماوە لە سوڕی مانگانە مودەکەی ئەوە حساب ناکرێ هیچ اعتیباری بۆ نیە ئەبێ دوای ئەوە کە ئەوجا پاک بووی و ئەوجا سێ پاکێتی هەڵژمێرێ یعنی ماوەی ئافرەتەکە عیدەی ئافرەتەکە زۆر ئەبێ لەسەری زیاد ئەبێ لەسەری ئەمە زەرەر بە ئافرەتە گەێنێ باشە وا حەدیثیشمانێ لا ضەرەرە ولا ضیرار نە زەرەر لە کەس بدەن سەرەتا و نە لە مقابلی زەرەرەوە زەرەر بگەێنن بە کەسێک ضیرار ینی گەیاندنی زەرەر لە مقابلی زەرەر بەڵام بۆچی حرامە ئافرەت لە کاتێکا سەرجەی لەگەڵا کرابێ تەلاق بدرێت لەبەرەوەی احتیمالی هەیە سکپڕ بێ حەملی هەبێ و ئەم پیاوەش کە بزانێ حەملی هەیە ڕەنگە پەشیمان بێتەوە ڕەنگە بەشێک لە هۆکاری تەلاقدانەکەی هی ئەوە بێ کە مناڵی نابێ ڕەنگە یا مەسەلەن ڕەنگە وا بزانێ کە ئەم ئافرەتە ئەگەر مناڵی بوو ئیتر هین ببێت ینی تۆزێ عاقڵ ببێ و تێگەیشت و ببێ و بەخوا بچێتەوە وانە یان هەر لەبەرەوەی کە مەسەلەن بەزەی پیادێتەوە لە مادەم حەملیە با تەلاقی نەدەن مهم بۆی پەشیمانی لە دوان نەبێ ئەوە حرام کراوە کە ئافرەت لەو کاتا تەلاق بدرێ جا ئێستا لێرە تەماشاکە ئێستا ئێمە دوو ڕێئیمان هەیە ڕێیەکەی ئەڵێ تەلاق لە سوڕی مانگانە ناکەوێت تەلاق لە کاتێک ئافرەت لە هینابێت ئافرەت جیماعی لەگەڵا کرابێت تەلاق تێیدا ناکەوێت ئێمادام ئەو ڕێی هەیە و ڕێیەکی معتەبەریشە مەسەڵەن ئیمامی ئیبن حەزم ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێ بەعزێک لە زانایانی تر ڕێیان وایە ئەوانە کە ئەڵێن ناکەوێت با فتوای پێ بدەین بڵێن ناکەوێت بۆی ڕێژەی تەلاق کەم بکەینەوە و بۆی پابەت بین بە ئاەت و حەدیسەکەش بە هەمان شێوە بەڵێ قەچێکا خۆڕەئی جمهور معنای ئەوە نییە جمهور هەرچی وت ئەوە حەقە زۆرینە لەگەڵ هەرچیا بوو ئەوە حەقە حەق و ناحەق با وشەکە دقیقتر بڵێن سەواب و خەتە نەک حەق و ناحەق سەواب و خەتە ڕەبتی بە زۆری و کەمی نییە ڕەبتی بە ڕێژەی مرۆڤەکانەوە نییە ڕەبتی بەچیەوە هەیە بە بەڵگە و حجەوە هەیە ڕەنگە مەسەلەن زانای قسەیەکی کردبێ باشە زانانی تر گشتیان مخالیفی بن قسەکەی ئەو هین بێت سەواب بێ قسەکەی ئەو سەواب بێ هیچ کێشەی نییە هیچ کێشەمان نییە بۆچی چونکە ئیعتیبار بۆ قسەی زانان نییە ئەقوال العلماء يحتج لها ولا يحتج بها يستدل لها ولا يستدل بها تۆ ناتوانانی قسەی علەما بکەی بە بەڵگەی بۆ هێنیتەوە بۆ قسەی علەما بێ بەڵگە بهێنرێتەوە إمام شافعي وإمام كان تريش وتيان الرأي صواب يحتمل الخطأ ورأي غير خطأ يحتمل الصواب إذا جاءكم الحديث وانيا الإمام الشافعي فرمي إذا صح الحديث فهو مذهبي واضربوا بقول عرض الجدار حديث يكد بيني صحيحة قصي منج موافقين قصي من باب دولاي ديوارة ما شبراكم كواتا اعتبار بو أدلة بو بلغير نقبو قصي علماء هيج علماء حتى علماء صحابش أقل يجمعنا كان قصي زاناكي صحابش حجانية هر إمام الشافعي بخوي دفرمي قولي صحابي حجانية جاء قولي صحابي حجة نبي قولي خوي تون حجة خوي دلي صحابة حجانية فتبراكم إما كارمان ببلغوه البته أهل علم باسمه أهل علمه كابري عام شو زاني بلغت شيء أو مقلدة
بس أهل علم حيفا أهل علم تقليد بكن أجر اجتهادي جناكن بلاني كم اتباع بكن اتباع بقرن بدواي بلقا شوني بلقا كبكون إمامي مزني لبدايتي مختصرك يا قال هذا جمعته من علم الشافعي أم قصاني كأي كم أم فقه هم لعلم شافعي ورم قرتوه مختصرك لعلم شافعي مع إعلامي نهيه ونهي غيره عن تقليده وتقليد غيره باشا قال من لغلوا علم شافعي ونقلكم إعلاء بيد راقينم كم شافعي رحمتي خوالي به نهي كردوه وغير شافعي نهي عن كردوه لتقليدي خوي لتقليدي غيري خوي أفرمي أما دينك هكا بيتو الدين لشخص ورناجيري لشي ورجي لأدلة بلغة ورجيري طبعا أما رزي شمان هي بو التواوي زانا بس سرمانيان دانين والعم براسي كامل بلغي بقوة به أبي شويني هو بكوي عوامش بابا خوي تقليد بك بله كما تليرا دينا سر بابتي كتير بناي الطلاق الذي لا يوصف بهما نسنية نبدعية طلاقك تشيها مباحة ريب يدراوة نسنية نبدعية بينج آفرتهن أو جورة طلاقان هي المطلقة الصغيرة التي لم تحض بعد أو شيء كهشتا سوري مانغاني هشتا بالغ نبوه سوري مانغاني بسرنا تو طلاق دري يعني بيش بالغ بون مارا كراوه لا مردكي بودا طلاقي دا هشتا بالغ نبوه كسوري مانغاني نيه يتر عدي او ديار عدي او سي مانغا وكل سوري طلاقاتها وهروها الآيسة التي تجاوز السن المحيض أو آفرتيك لو شو تدروا كسوري مانغاني بسر دابه باشا أو آفرتانش بهمانشي وطلاقك يعني نسنية نبدعية بتمنى ما يزبو لسوري مانغانا وهروها أو آفرتيك حملي هي المطلقة الحامل كما دام حملي هي كحمل هبو سوري مانغانا قبات به آفرتي حامل سوري مانغاني بسرانه اگر خوينيكيش ببيني او بيناودي سوري مانغانا او تشيه او نفاق هنا استحاضه او استحاضه باشا يتر كما دام وايا سوري مانغاني نيه او طلاقكي نسنيه ونبدعيه واروا افردك هشتا مردكي نيغواسوتو دخولي بينا كردوا اوش عينا شد بهمان شيوا بوشيوا واروا بينجمين المختلعة أو أفرتيك خلع دكا لقل ميردكي دواكا لميردكي كتو من طلاق بدا ميردكيش يلا دي لماريكا بنبخشة طلاق الدد يا أو اندا بارم بدا طلاق الدد لسر وريكون خلعيكاو أو أفرتش بهمان شيوا طلاقكينا بدعية نسنية حكم أمانة شيا طلاق أمانة طبعا جائزة وواقعة أشكوه وحرام نية وكو طلاقي بدعي كنية بلين حرامة بلين چونك بو هيز زرريك بآفرتك ناقات بسبب يم طلاق شون چونك آفرتي صغيرة وآيسة أمانة عدان دياري كراوة سيمانقا واللائي يئسن من المحيض من نسائكم إن ارتبتم فعدتهن 3 أشهر واللائي لم يحضن كواتا أو دوانا هردوشان سيمانقا كما دم سيمانقا كمو زياد ناكا أتروكاتا بلام آفردك سوري مانقانا بيه سي قرأة نكسيسي سي مانق وهروا آفردك مختلعية خلعك أو الرازية بويك أو ما ويدريج بيتو أو ما ويدريج بيتو كيشينية هاي موتمان بويا نابي چونك هنا چونك لسوري مانغانا ومانا بلين هنا دريجة بيتو أولا والرازية بدريجة چونك ايو خوي رزقاركا لچي لبياوكي ايو خوي رزقاركا باشا اگر هنديكيش دريج بيتو